بەناوی خۆی بەخشندە میێرەبان سڵاتان لێ بێزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆ دێمەوە خزمەتێوە عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە شوێنێکم بەداخەوە ئەوەی کە دەیبینن شوێنی کاسبی دەیان و سەدان خێزان بوو لێرە. ئەمڕۆ شارەوانی هەولێر سەرجەمە و عارەبانە و میوەفرۆشانەی یەکێک لە شەقامەکانی شاری هەولێری خاپوور کردووە. و ئەمڕۆ دەمەوێت بێم لەگەڵ ئەم میوەفرۆشانە قسە بکەم بزانین شارەوانی هەولێر بۆچی شوێنی کاسبی ئەمانەی ئاوا لێ کردووە، بزانین ئەمانە چ زەرێکیان بە حکوومەت گەیاندووە یاخود چ زیانێکیان بە خەڵک گەیاندووە کە بە شۆفەر لە تاریکی شەودا سەرجەم دوکان و عارەبانەکانیان خاپوور دەکرێت و شوێنی کاسبی دەیان و سەدان خێزان بێ ئیش و کار دەکرێت و خاپوور دەکرێت. بڕۆ لەگەڵم خاوەنیم میوەفرۆشانە بم پەیامی تۆ خەمیەوانە گوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا. كسام حمو روجي هيجين هاجين منو كسام كاكا وخريجي چی لێرە؟ والله خەریکی شتکردنەوەیە. ینی لە دوای تێکدانەکەەوە شتەکان دەردەینەوە. ئەوان حکومەت فڕیدا بەش واخە دەکەین خۆمان. فڕیدای حکومەتێ بوو؟ بەێ. باشە پێم بڵێ ئەو میوانی کە لێرە بوو هەمووی میوەجاتی نوێشیان هینا بوو؟ هەمی چلێ بە 100 دیاری بوو 10 کیلۆ بە 1000 دیاری وەڵا چلێ بە 4000 تێدایە بە عافتی تێدایە شتاقی لە 1000 کەمتر نەبوو. زەرەر وەڵی بە هەمومان 3 دەفتەر دەبێ. ئەرە وەڵا کەشتر ئاگداریان کردبوونەوە کە شەو تێک دەدەن. ئاگداریان کردین ئاگدارەکە کوو بوو کاکە وەرەقە چایمە لە گومرجێ بووین چون دوو پیکە بە شاوی نابوو لە گومرجی هاتینەوە 3 نەفەر لێرە بوونەوەی سەوزەی فەرش گوتیان کاکە وەستێک نییە. وەستەکەش گوتی 24 سعات لێ لابن ئەمە دوو پیکە بە شاوی نەبای 3 میلیۆنە بە 24 سعاتی بە ڕای تو لەکەی. باشە هیچ جێتکە نەبوو جگەل لێرە بۆ نمونە تەجاوز بێ لە هەولێر؟ 1000 جێتکە هەیە کاکە تۆ فەرمان بەران ئۆتە سەستیر ئۆتە کلەنگەی کمزیت عازمیلادی ئۆتە عیشورتا چێن دەرلۆ برێم کاکە ئێرە مەسول بێدادێ لە هەندێک وتیان بە ڕێ نەجیێ زەجایەتان دروستکردە. باشە ئەو هەموو بازارە قەرەبارەکەی لەولای هەیە لە جێتکە هەیە هەنی جەنجار لێ دروست بووە دوایە چونە ناوچێ ڕیان پێداگوت کاکە بشێنەوە پاش و کەپری دروست مەکەن. باشە لۆ چونە ناوچە لۆ نەچونە قایمقامی یان کاکە ئەوەی مەسوول ڕێکخراو دەخوانە گوتی ئەو مەسوول ناوچە عادی ئەو مەدیقەیە گوتی وەرە بڕۆکە بڕونەکەنەوی. باشە ئێرە ساحەیەکی فراوانی هەیە پێشتر پێیان نەگوتم بکشێنەوە بۆی هیچ پێیان نەگوتینە. ناوەڵی خەرەبوویان شوێنی تیان بۆ دیاریکردن و تێکدانیان بوو. ئەوەی کە لێرە ئیشی دەکرد زیاتر چێ بوون؟ والله هەموو چینی فەقیر و هەژار بوو لێرە لۆ خۆی کاسبی دەکرد مێزە چیرۆ خۆ لێر و کوانەدا نابوو کەسابەتی لێ دەکرد. زاد و شتیان گرتە بوو هیچ؟ والله پێشترێکە جادەیان کرد و بەس بە واخری هەموو کشابوون و پاش سەر ڕەسیفی دەیان نابوو. بەو شێوە تێکدانەی کە لە شەوا و لە بەیانیەکی زووە حەقا بەو شێوە لێیان تێکچێت؟ نا والله هیچ ئەوە ڕەوان نەبووە کە لە گەرەوانیان کرد بەروان هەموو فەقیر و هەژار بوونێ دەبایە ئاگداریان بکردبانەوە 24 سعات دەرێن مۆڵەتیان لە بۆ دانێن لە قسەی خۆیان بەس عەلەقەن دەبایە 10 ڕۆژیان لە بۆ دانابانە مانگەچیان لە بۆ دانابانەتەن ئەو ڕسقانێک کە هەیان بوو دەیان فرۆشت ئەو زە دوای ئاگداریان بکردبانەوە شوێنەکان لێ تێکداوانە بۆ شێ پێویستە قەرەبوویان بکرێتەوە؟ والله پێویستە قەرەبوویان بکرێتەوە لەبەرەوەی هەموو چینی فەقیر و هەژارن. بەو تێکدان بەو شێوازەی کە کەپر و ماڵ و شتەکانیان ئەم خستۆتە سەر یەک ڕەوایە؟ نەخێر ڕەوان کورد ئاوا بەرامبەر کوردی بکە ڕەوایە بەڕای؟ نەخێر ڕەوانیە ناوەڵڵا ئەوە ڕەوانی ئەوەی کە لە گەروانیان کردی بەڕاستی تاوانەکی گەورەیە. چێ بوون ئەوانەی لێرە ئیشیان دەکرد؟ وەڵام بە مەجموعە کە خەڵکێکی فەقیر بووین هەمووی هەڵبژێوی ژیانی سا و ڕستقەی بوو ئیدێ هەوڕ و بەیانی شارەوانی هاتیە ئەوهای لێ کردە هەمووی تێکەر کردی و هەرێکی زەرری 3 میلیۆن 4 میلیۆن وێکەتیە بەێ بەنگویان گوتو کە لێتان تێگەدەن چۆڵیکەن یان شتێکی ئاگادار کراینەوە گوت بیان چۆلیکەن ئەویش هەندێک برادران چون سەردانی ناوچیان کرد ئەویش مەسوول ناوچەکەی پێی گوت بوون بەڕک بکشێنەوە لە جادەی و شوێنەکەتان باپیس نەبیری داینێنەوە ئەمەش لەسەر قسەی مەسوول ناوچەیدان نانەوە چۆلن نەکرد ئەوڕۆ بەیانی سعات 5 و 6 هاتبوون جماعەتی شارەوانی و هەندێک ئاسای شویان دەگەدا بوو هات و شۆفەریان لێدا بوو هەمویان
تێکدا بوو. لە خەوا بوو ناگاتان بەڵێ نانەما سعات پێنجی بەیانی شەشی بەیانی چی دێت بۆی ئەو وەختی هاتبوومە بی کەس ئاگای لێ نەبیت و کەس نەکات ئەگە ناچێ دەیهێش ئەو زەرەی پێم بڵێ لە هەولێر تەنها ئەو شوێنە تەجاوزە هەیە یان شوێنی تری شێ و ئەوان بەلایاندا بۆ ناچن فەقیر هەدیارە هەر ئەو شوێنە بۆ نەکو بۆ خۆیان دێ هەر هەموو بە تەزاوزی ناڕوت بۆوان حساب نییە بەس بۆ فەقیرە نەکو هەموو سێ بەشی تەزاوزە بۆوان چ لە گۆڕی نییە بەس بۆ فەقیرە وایە فەقیراوێن بەس بۆ فەقیرە بەڵێ بۆ کەسی دیکە نییە داواکاریتان چییە؟ وڵای داواکە نەگەر حکومت بێ بەخۆی بیدی بە زاگەر معافیزە ئەگەر هەر شوێ هەیە کەس هاتیە لە سبەینەوەن گولێرانە ناوەڵایەک بەشەر نەهات چەندی هاوارەکە نێک بەشەر نهاتیە کەس نەهاتیە کەس گوێ لەنگۆ نییە کەس گوێ لە فەقیری ڕناگرێت ئێستا بەتەمای چی بەتەمای چی وڵای تەبەتەبەی چاوەڕێکە نەگە کەسێک بێت وەگە نەمات پندەبی بچین و ماریدانیشینەوە چ بکەین باشمە بستم جارشکە بەتەمای عربانە لێرەدانیتەوە وەخوای مداش بنێنەوە و های لێکەن و ناف چ بکەیت نازانم وڵا هەتیا شوکار هەیە ئێستاکە ئیش و کار چۆن ناوەڵا هیچی شوکارت نییە ناوەڵا زیاتر لە سەد عایلە لەسا و زادەی لەسا و ڕستقی ئەژی لێرانە ئەو بابەتانە چی بوونێەوە لێرە تام فرۆشت لێرە سەوزە و میوە و ئاشە ڕۆژانەی شیوێمان دەفرۆش لێرە برێنا ئەشە خواردنی ڕۆژانە سەوزە و میوە ئەو شتانە لێرە دەمافرۆش لێرە بوو لێرە جێمدانا لێرە جێم هەبوو لێرە دەمفرۆشت هەڕۆس بێنم برێن دوونێکە بە کەپسیە شامینە با دوم لێنێ شامینە لێر لە پشتۆمدا نبوو کەپس هێشتا نەشکاب ئەمشەیان لێکردی هەم پانکرایتەوە سەجادی هەم پانکرایتەوە ئەوانێ دوم دوێنم لێرە پێکەتە ئەم بەس لێرە بەتەنێ ئەبراگەش منە خوارێ لێن دەرەویش ئاە پێکەتە چەند دەبی لێرە ئیش دەکەنەنگۆ سارێک دەبتن لەگە کەرنتینە و بازار ئێرەداندایە مانجی سێ پارەکە بازی سێ کەرنتین بوو ئەو وەختی ئەو بازارداندا هەموو لە نەبوونی کاکە لەبێ ئیشیداندایە بازارە کرێسیە نەبوونە کەمەندام لێرە مەعاژ نەدا ئەوە بوو ئەو های لادە بازارە بیتەوە خۆت و براکەت بە خۆت و براکەت شوێنی ئیشکردنتان تێک چووە بەرنامەتان چێ بەتەمان نێسا چ بکەن بەنامێکم نییە ئێستاکە خەریج گولێمە خەریج گولێمە مەعاسەوەم تاوا کردە دانە مەزلایمە لە 2010 تا ئێستاکە دانە مەزلایمە هاتیمە بە خۆمیشنی خۆم دیتەوە محاسبەت تەواو کردە مەعاسەوەم تاوا کردیا تا ئێستاکە هیچ دانە مەزلایمە هیچ زەری دامەزدان نەچی نەبووە هاتمە لە سجادە ئیشم کردی ئەو هایان لێکردینە ینی خۆشتەلی کارت بۆ خۆت ڕەخساندیە بەڵام هەر لیان تێکدانە لیان ئەو ها لێکردینە پێیان گوتبووم پێشراگەداریان کردبوونەوە کە لێکردن هاتبوو تەبلیغێکمانەوە هاتبوو دوو ڕۆژ پێ ئێستا گوتیان تا 24 ساعت لادەن دوای پاشانەکان دەگرین جەماعەت چینە ڕێکخراوی لە ڕێکخراوی گوتیان بەس پاکخایانی ڕاگرن و بڕۆنە پاش هیچ دەگۆڕە نابن ئێرەمە ئەوە خیان کرد بۆ قمکە جغارە لە ئاردی نەبوو لێرە ئیشت دەکرێتەوە بەڵێ کنجی بوو هەواڵت پێگەیشکە ئێرەیان ڕووخاندووی تر شتەکان بە تەواوەتی شۆفر لێدراوە والله بياني ساعات حبوا خبريان دائما وتن شوفر لي هەبوو لێرە تۆ والله سوزومي تقريبا دوني تقريبا بعد 2 مليون اشياء هنا هەمووی کەلوپەلی نوێش و ینی شتی عمي تازي او شو هنا بو بين شما وجمعه بيفروشين نيره هەواڵیان پێدامون کە پێشتر تێکی دەدەن حواليان بيداين اما سردان ما كردن وتیان ببینێنەوە بەس بە پاک و خاوێنی ئەمەش لەسەر ڕێنمای خانوان پاک و خاوێنی گوتیان زادەی ماگرە زادەمان نەگرت بوو بە پاچ شتەکانماندا نابوو ئەوەی کە لێرە ئیشی دەکرد چێ بوون زیاتر فەقیر و هەژار بوویان خەڵکی دەڵم ئەی دەوڵەمەند چیشی بێرێ سەوزە و میوەدانێ هەمووی فەقیرە هیچ ئیشی ترمان نیە هەر ئەوەیە و ڕاتممان نییە هیچمان نییە چەند زیانتان بەرکەوتووە وڵی هەیە 3 ملیۆنە هەیە 5 ملیۆنە ئی خۆم 2 ملیۆنە زیاتریشە وەزای ئێستا کە 2 ملیۆن هەتا ئیش دەکرد ینی چەند ڕۆژێکی دەویست لەوانەیە مانگەکی ویست پێ تا 2 ملیۆن ئەمە ڕۆژانەیە ئیمە ڕۆژانە بژێوە ئەوە نییە پاشکەوت شت نییە لێرە برێ پاشکەوت دەکەی خەرزاریشن هەلوی شتمای ناوە بە قەرز زۆر پیسە خەریکی چی بووی تازە میوە کانت دەردەهێنا وڵا پێم خۆش بوو هەر فراندا بە نەک لێرە ببینێتەوە خەمی پێوە بخۆین یعنی ئێستا نەما بە باشتر بپاک بە عیبە ها بەجێماوە هەرا هاویان بردووە هەنی خۆ ئێرە پاک بوو پیسیان کردیە داواکاریتان چییە داواکاری داواکاریمان چییە چی بێ داواکاری من دەبا پێشتر خەبەرمان بدەنێ برێن لای بن لامان دەبرد نەک تێکیدا ژێوی چەند خێزانم ڕۆ ڕاوەستا والله ئەو بڕیاری شارەوانی خۆمان هەش کەسی نەماڵ ژێومان لەسەر ئێرەیە چەند کەسیتر لێرە ئیشتان دەکرد چەند عەرەبانە و دوکان بوو والله لەوانەیە 6 هەفتا نەفەر دەبین
6 هەفتا عائلە دەبێت لەسەر ئێرە هەمووی تێکدرا هەمووی تێکدرا دەتەوێت چیان پێ بڵێ لێرە گوتم بە هەر لەسەر قسق خۆیان مابانە کە گوتیان لێرە بن ئەگە بیان گوت بەلاکەون لا دەبن شکلم نییە ینی بیان گوت بە لای بن لامان دەبێت دە زەرەمان پێ نەکەوت تا چەند پێ دوای هەبرام کاسبکاران خەکەکە بێ هیچ بوو ئاگەنان یعنی وەکو ڕێژ ڕێی نەگرتی بەو شێوێ چکارم معلەیە زادی ڕیسی نییە بە خودت چوو بێرە دەکرد پێشتر ئەوانە ڕێیان گرت بوو هیچ وڵە ڕێیان نەگرت بوو یعنی زادەی زۆرە 120 فەرعیکە هیچ کێشەی نەبێرە پێویستە چیان بۆ بکرێ بەڕای تۆمان ئەوە ساعەیە ها ئەوە ساعەیە با لە ساعانەدانێنەوە ئەوانە کاسبکاری فەقیر بوونەوەی کە لێرەیشان دەکەن کەسێتە ناو زبرزارەی وانە لێرە بوو فەقیر بوو وڵە لەعنەکە دەورەمەندی لەکانی شێ بکە وانە جگەل لە تێکدانی شوێنی وانە شوێنی تەجاوزی تر نییە لە هەولێر شوێنی تر نییە کامیرەکان بگەڕێن زۆرە وانە ئەوە فەرمانبەرانە ئەوە ئەو چەوزادانەیە هەموو زۆر جێکەی بەس ینی خەڵکە شتەکانێکوانە هینەیە ئەگەنە بەگلادیشی عارەب سووری لە جێ عارەبانی لە ناو بازار راوێ برۆشیەت و خەرچی خۆت لێرە ئیشیاکە لێ نەگەڕێ ئیشی بکات و کاسبی بکات لەو ئاقارێکە خەرچی ئێرە خەرکەشی هەژارنشینی تێدا یعنی ئەوە کەنجێ فکر لە چەکەوە بەگلادیشی عارەب سووری ئیرانی بڕۆ ناو هەموو عارەبانەیە دێگەی لۆ لێرە لێ ناگەڕێ خەرک لۆ خۆی شەشی بکاتن کاسبیێکی بکە ئەوەجان چۆنی ئەتۆ لێرە ئیشت دەکرد ئەرێ وەڵامیش لێرەمەوە تقریبان خەشمەرە سارم لێرە پێشێمیان لێرە بوو پێشموان لێرە هەرێ بخوا ئەمڕۆ بۆ یەکەمین جارە هەڵێتان تێکدەنیان جارانی ڕابردوش لێتیان بەخوای جارەشی دیکەشیان تێکدا بوو بەبێ پرس هەر پرسیشان نەکرد بوو تەنجی بوو زانیت کە عەرەبانە و شوێنەکە تێک چووە ئەمڕۆ کاک نەوزاد سەعات تقریبان حەفت بوو تەلەفۆنی لە بۆ کردم گوتی ئەشیامان لێ تێک چووە وەرە زوو وەرێرە ئەشیای نوێتی نابوو میوە و سەوزەی نوێتی نابوو ئەشیاش چاکم هەمووی خصوصی بوو هەرێوە سێ و هیچ دەرنەهینا هیچ دەرزێک بە چ لێیاندا بوو بە شۆفەڵی پێشتر ئاگاداریان کردبوونەوە کە تقریبان سێ ڕۆژ پێش ئێستا گوتیان تەبلیغەتیان هینا گوتیان بڕۆن دوایە جەماعەت خڕ بوون چوبوونە ئەوەی ناوچە قسەی کرد بوو لەگە شارەوانی گوتی بە پاک و خاوێنی ڕابگرن بالۆخوان نیشکەن لەوێ ئێستاش بەبێ پرس سەعات 6 سبەینێ نەکەسە سا لە خەوێ هاتێتێشی دایە ئەو لە فەفرۆشە لەوێ بۆ فەقیرێ تقریبا بەس کەپر و عارەبانەکەی بایستی وەرەقەی بوو لێشیاندا بوو هەزیەتیشاندا بوو سەرجیان شکان بوو بەڕای تو بۆ بەرامبەر فەقیری دەکرێت لە هەولێری شوێن نییە تەجاوز نەبێت جگە لێرە کونیە لە هەموو شوێنێک هەیە بەس بەخۆ نازانی هەرێ ئەوە ئەو دەسەڵاتە زدی فەقیرە بەڕاستی ئارێوەڵە هەتا پێیان بکرێن نایەن فەقیر ئیشکە لە سەجادێ تو بوێرە ئارێوەڵە سپەی تێ دەرچوو ناوەڵی دەرچوونیت ڕق و ڕاوەستایمە لە ساعت ئەفتەوە لێرە ڕاوەستایمەوە بەبێ ئەوەی یەکشتم دیاربی داواکاری چییە؟ بە قورآن داواکاریمەوەیە شوێنەشی لە بۆ فەقیر و فەقارەی دیاریکەن خەڵکێ فەقیرە کرێچیە هەیە ئیشی پێ ناکرێ هەیە بە هەزاران هەیە هەر نەدەوامەکە نەمەحاشەکی هەیە شتێکی نییە چێ بنەوانەی سەردانی ئێرەیان دەکرد چێ بنەوانەی کە لێرە ئیشیان دەکرد خەڵکی دۆڵەمەند و یان فەقیر و هەژار بوون زیاتر هەموو خەڵکی فەقیر و هەژار و ئەمە بەخۆ لێکوانە ئەمە بەخۆمم ئامۆزایەکان من تەخمە سێ جێمە هەیە لێکوانە سێ جێ بەنسبەتەوەی شاروانی وازمانێنانی کاکە هەر ڕۆژێ و بەنەوە ئاچی دێن ئەو جارێک دەرێن جادەتان گرتێت جارێک دەرێن کاکە لۆ مەسەری جادێک کشاین و پاش ئێستاکەوە 2 مەترە جادێک کشاین و پاش مشکلی جادەمان نەبووە مەسەری زبر و زاری لە شارەوانی جوانتر خایانمان کردەوە هەموو ئێوارەکە دەچینەوە خاوێن دەکەینەوە یەک شتی بەجی ناهێلی بۆ ئاوا لە بەرچاوی ئێوە ینی شتەکانیان تێکدا و ئێستا لە بەرچاوتان ماوەی ئێستا پیستریان جاران کەیەوەی دێ تەبعاان ئێستا پیسترا جاران خۆ یەک زبر نەبوو هەموو ئەشای نوێ جوان بوو ئەگە هەروایە گوت با کاکە ئیزارە چەمدا بە میگوان بە شفەری لێدەین لا بنە شیەکان لامان دەدا لامان دە لە سەقسیەوە بەس سبێنی پێش دەوامی ساعت 6 پێشوەی داوام دەست پێ بکاتینە شوفەرانیدا هەمیان تەخت کردی لە یەکە چیدایە جەماعەت خۆمانی کوانە بە قۆنداغلیدا وتی دەسەڵاتمێ بشت کوژم ئەو ڤیدۆشێ
زیانی چەندتان پێکەتێت خی ئەمن هیچ نەوی ئەم بەس لە یەک جێ میلیۆنە کونی و ئەشام هەبوو لە یەک جێ بەس لە یەک جێ نوێشی تێدا بوو هەمووی کەپس نوێ هەمووی کەپس ئەوانی عەرزە و ئەوانی لە پشتەوە نوێ کەپسدان درای سندوق هێشتا سەری هەر نەدایێتەوە هیچ جێتیان لۆنگۆ دیاری کرده بوو کە بچن لێیش بکەن جگە لێرە ناوەڵە ناوڵە هیچ جێ ئێستا کە بڕیالەکە چیە ناتوانن دووبارە دەست بە ئیش بکەنەوە لێرە چیان بێ جارێ دیار نیە بەس ئەمە دادنینەوە ئەمە یەک بە خۆمان دادنینەوە داواکاری چیە لە حکوومەت لەلایەنی پەیوەندا لە پارێزگای هەولێر لە قایم مقام داواکاریمان ئەوەیە لێمان گەڕن ئیشەکەی خۆمان بکەین کاسبەکەی خۆمان بکەین ڕێی کەسمان نەگرتیە دزیمان کردیە چمان کردیە کاسبی دەکەن کوانە قەنەعاتمان بۆ پارچە مێزێ هەیە و سەرس خەشی سەدادەین دەفرۆشین کە سەردانی کردینە لە بەیانیەوە لایەنی پەیوەنددار یعنی پەیوەنددار کەس نهاتێت بەس فقط مکافعە نەبی ئاسایش ئەویش لەبەرەوەی جادەمان گرتبوو جادەیان پێکردینەوە وتیان بڕۆن داواکەن لە مەحافزی پێش مەحافزی زعمە لەوێندەریش چمان لێ بکەن کێ بوون کە لێرە کار و کاسبیان دەکرد چەند فەقیرێک بوو ینی ئەمن بووم ینی ئەو جەماعەتە بووکەوە هەمویان فەقیر و پێداشتی ژیانیان لە سێرە بوو یان ڕۆژانیان لە سێرە بوو هەن لێرە لە خۆ ڕستقیان دادەنا و ئێواران ئێرە خاین دەکرد و دەچوونەوە هەمووی فەقیرە ئەگەر فەقیر نەبی کەس نایەت ئێرە ڕاستی هەموو کولێم تەواو کردێ دانە مەزرایمە هاتم لێرە مێزندانە و ڕستقم دانەیە ئەگەر دانە مەزیانی دەبی ناچاری ئیشک بکەین نە معاشەکە نە هیچ هەزار کەس ئەوە چەندمان لەگەراکەوا کرێچیە و منداری و خێزانیە ژیان لە سێریە ئەو ڕۆژشارەوانی هاتێت تێشی دەیا و ئەمووی ئەو خەرکە بێ کار و کەساوەتی مەتۆ دانە مەزرایی خۆت هەلیکارت بۆ خۆت ڕخسان و بەڵا حکوومەت هەلیکارەکەشی لێت ئەوشان لێ تێکدان دادەمەزرێنی نە لێ دەگەرە ئیشەکەی بکەیت ینی ئەو حکوومەتە ڕێگرە لەوەی کەوا دوو کەس ینی دوو فەقیر لە خۆ ئیش خۆی بکە کاسبیەکی بکات چاوی لە حکوومەت نەبیکەوە دامەزرێنی نەمعاش دەداتێ نە دادەمەزرێنی و نە لێ دەگەرە ئیشەکەی بکەیت وڵات داواکاریمان ئەوەیەکەوە ئەو خەرکە زەرەر ژیانش زۆری پێکەتی وایە 3 میلیۆنە 4 میلیۆنە هەموو حیسابکەی سێ دەفتەر زیاتریش دەبی زەرەریان پێکەتیە ئەوڕۆ پێشەمە دوونێوارە هەموو باری کەپسیاهینەدا نالۆ ئەوڕۆ لۆ جمعی ئەوش ئەو ڕۆژشارەوانی هاتیە هەمووی بار کردیەوە و 6 قەلاوی بەس ڕسق بار کرد سبەینەکەی سو هاتم هەمووی تێکدا بەس لەسەر مابوو قەلابەش لێ بار کرد و ڕۆی جوانی ئەو کاسبکارانە هەمووی فڕێدەدا هەموو شۆفەری لە بەنایە و باری کردیە ئەنە لێ دەگەرە ئیشەکەی بکەیت نە دادەمەزرێنی نە ژیان دابین دەکە ئەمن سبەینە زوو برانتە ئادگاسکردن گوتی وەرە شۆفەریان لێدایە بەس سەرێ مایە ئەوەی دیکە هەموو لێدایە بەڵامش لە خەوەستام و ڕاست هات مێرانە هاتم بەس دوو لە فەفرۆشەکە لێرە بوو لەگەم نوبرام هاتم ئەو لای بار کرد و ڕۆی چەند قسەمان لەگە کرد قسەی نەکرد ڕاست سوار بووە و مراقیبەکە ئێرە ڕاست سواری سیارەی بوو ڕۆیشت بەڵێ زان و خۆشەویستان کورت هەمیشە ئاواتێتی دەوڵەتێکی سربەخۆی هەبێ یاخود پارێزگایەکی سربەخۆ چەندی ساڵە پارێزگای سربەخۆمان هەیە ئەمە ئەمڕۆ لێرە بینیتان کورد بوو بەرامبەر کوردی کردبوو هەر کورد بوو مەزدە ڕسقی سەدان خێزانی لێرە تێکدا بوو ئەمە ئەمڕۆ لە شاری هەولێر کرا بەڕاستی بە تەواوەتی شتێکی تراژیدیا بوو یعنی چۆن نەکرێ کوردێک بێت شۆفەر لە شوێن و مەزدە ڕسقی کەسانێک بداکە لێرە بژێوی خێزانیان پیاکرد لە کەرکووک بەردەوام کوردان دەڵێن با کورد بێن حکوممان بکە بۆی کە ئێمە ساغ و سلامەت بین ئەرێ خۆ لە هەولێر حکوومەتەکەمان کوردیە بۆ ئەوە بەرامبەر کوردەکانەکەن ئەوەی کە لێرە زۆر تراژیدیا بوو بینیم دوو گەنجبوون کاردووچان زانکۆیان تەواو کردبوو لێرە بەهۆی دانەمەزراندنیان لە کەرتەکانی حکوومەت هاتبوون خۆیان بژێوی ژیانی خۆیان پیا کرد بە دوو عەرەبانە بەڵام ئەمڕۆ هەردوو عەرەبانە کەشیان بە تەواوەتی خاپور کرا و مەزدە ڕزقی ئەم هەلیکارش کە خۆیان بۆ خۆیان ڕخساندبوو حکوومەت لێی تێکدان و خاپوریان کرد بۆ هیوای کەسێک بێ بە دەم داواکاریم کاسبکارانەی کێرە کە تەواوی بژێوی ژیانیان لەسەر میشەی سەرم شەقامەیە بوو ئەزیزان پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای توانی بم خەمی کاسبکارانی شاری هەولێر بگوازمەوە سەر شاشەکەیەوە تاڵقێکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوارد.